بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، الصلاة والسلام على محمد وعلى آله وصحبه أجمعين. أما بعد، فإن أصدق الحديث كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وآله وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. وشويستان بردوامي لشرح كردني كتاب الزكاة، قيشتنا زكاة العروض التجارة، واتا زكاة مال بازرگاني. عروضي تجارة چوارم لو مالاني كا پێویستە زكاتي لێدەر بکرێت. عروض تجارة بريتية لو مالي كدا فرمي إمام رحمة خواه لبي. وأما عروض التجارة وهو كل ما أعد للبيع والشراء لأجل الربح، واتبريتيا لو ماليك اما ذكرى ودان را وبوكري نفروشتن لبيناو اويك استفاده بكي. اما لا بيغمان چوارم مالا كلاي زورني زانايان رحمة خوان لبي بيويست زكاتي ليدر بكري. واتا بون منكسك دوكاني هي كوملشتي دانا ولا دوكانك ياكا بوكري نفروشتن دايناوا بيوتري عروض تجاره ياخذ بون منو كسا زاويه كريو زاويه افروش تواني شتيك بون منا تجارتي بيواكال دفرمي لما لجدا كبو تجارت اشبيتي بيغمان زكاتي لدر كريت دفرميت چون بيغمان خواي غور فرميتي صلى الله فرميتي وفي اموالهم حق للسائل والمحروم، واتل مالكان تانا لمال ايمان داران دا حق هيا بو او كسيك داواك او كسشيك محرومه. وبيغمر خوا صلى الله عليه وسلم كاتك معاذ كري جبل ان يريبو يمن لفرمي وأخبرهم أن الله افترض عليهم صدقة تؤخذ من أغنيائهم فترد على فقرائهم. واتا خبريان بيبدك أخواي قورا زكاتي لسر فرض كردون لدولة منكان وربقيري وبدري دوبة فقيرة كان كبيقمان مالي بازرگانيش أو ماليك بازرگاني بيوكي چوارم جور لو مالانيك بيوس زكاتك در بكريه. دفرميت فإنه يقوم إذا حال الحول بالأحظ للمساكين من ذهب أو فضة. دفرميت بيقمان مالي بازرگاني زكاتكي دركريت بويكا چي باشترين بو بسوترين بو فقير كان، واتا تقدير أكري يان بآلتون يان بزيو بويكا باشترين بو فقير كاميف باشترين بو فقير بيقمان بو تقدير أكري ياخد تقدير أكري بپارا. بۆ نمونە کەسێ دوکانی هەیە هەموو شتێکە لە دوکانەکەیەتی وەکو بڵێ حسابێکا بزانێت بای چەند لە ناو دوکانەکەیەتی لە دوای ئەوەی کە بۆی دەرکەوت اینجا دوای ئەوە بە پارە ئتریان بە پارە بیان بە ئاڵتون بیان بە زیو بیان بەو شتێکە زۆر باشە بۆ فەقیر لەو ڕۆژگارەدا زەکاتەکە دەرئەکات. دەفەرمێت ويجب فيه ربع العشر، واجبە لە زەکاتی ماڵی بازرگانیدا عروضی تیجارە ربع عشر در بكري، واتا يقلسر چل، واتا او ماليك حتى كبو تجارت دادناوا بكري بچل بشوا يك بشي بكريتا زكاتكي واجبة. دفرميت ومن كواتا زكاة عروض تجارة يقلسر چلا يقلسر چلي مالك دبي بدي بزكاة لدوايا. وإمام رحمة إخوائي اللي بدفرميت ومن كان له دين ومال لا يرجوه وجوده كالذي على مماطل أو معسر لا وفاء له فلا زكاة فيه. أفرمي أو كسيك خرزي لاي خلك ياخذ مالي لاي كسيك لا يرجوه وجوده بلام أميدي أو ناكريك أو اندبع ساني دستي بكويته قرزكي كالذي على مماطل وكو كسيك پارەی داوە بە کەسێک قەرزی لای کەسێکە کە وەکو بڵێ ناتوانێ بیداتەوانێ مماطلە یاخود معسیرە زۆر قورسە لەسەری ئەو پارەی بداتەوە و قەرزەی بداتەوانێ، واتە پارەی تۆ بە قەرز لای کەسێکە وە گەیشت بێتە حەدی زەکاتش دەفەرمێ لا فلا زەکاتە فیه، زەکات لەو ماڵەدا نییە کە داوتە بە قەرز لای کەسێکە هەتا ئەو کاتێکە دێتەوە بۆ دەستی خۆت. بۆیە زانایان ڕەحمەتی خۆیان لێبێ باسییان کردووە ئەگەر ئینسانێ پارەی قەرزی هەبوو لای کەسێک زانی ئەو کەسە قورسە لەسەری کەس جارێ ئەو پارەی بداتەوانێ قەرزەکەی بۆ بگێڕێتەوانێ
یاخود نەیبوو ئەو بێگومان زەکات لەوەدا نییە. بەڵام ئەگەر زانی کە ئەتوانێ بیاتەوانێ بە ئاسانی ئەوە زەکات لەو ماڵە دەرئەکا، با پارەکەش لای خۆی نەبێت، با پارەکەش لای خۆی نەبێت، زەکاتەکە دەرئەکا. بەڵام کە بزانێ پارەی نییە قەرزارەکە، یاخود قەرزارەکە قورسە لەسەری کە پارەکەی بداتەوە بە خاوەن قەرزەکە، ئەوە لەو پارەیەدا زەکات نییە هەتا ئەو کاتەی کە پارەکە ئەگێڕێتەوانێ بۆ خۆی. پاشان دەفەرمێ ويجب الإخراج من وسط المال، واجبە زەکات دەربکرێ لەو ماڵەی کە وەسەتە، نە باشترینی ماڵ نە خراپترین، ئەو ماڵەی کە وەسەتە دەدرێ بە زەکات. چونکە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم فإنهم أطاعوك لذلك فإياك وكرائم أموالهم. فەرمووی ئەی معاذ ئەگەر بەگوێیان کردی لە دوایەوەی کە زەکاتەکەت لێسەندن، فإياك وكرائم أموالهم، بأعقا بدور كورولوي كباشتريني مالكان لوربقري كبيقمان زكاة دبير لو مالك وسط بدري نا باشترين مالكت نخرابترينكي. وبيقمان باس ما كردو زكاة بتايبتي لمر بزنو وانا دا دروزنيا كعيبدار به كواتن نخرابترين نزور باشترين بلقو مالك وسطا. دفرمي ولا يجزئ من الأدون، ودروس تجنية جائز نية زكاة لمالكي زور خرابة. واتبون من مرة كده كان مري زور لاواز وزور نخوش زور عيبدارة بتي أو بدي بزكاتك ودروس نية. باشان دفرمي ولا يلزم الخيار إلا أن يشاء ربه، ولازم نية خيار واتا لازم نییە کە باشترینی ماڵەکە وەربگیرێ، ئەوانی کە ئەسپێردرێن بەسەر زەکاتە کە زەکاتی موسڵمانان وەربگرن کۆی بکەنەوانێ، واجب نییە لەسەریان کە بچن باشترین ماڵەکە باشترین ماڵێ و خەڵکە وەربگرن ئیلا ئەن یەشاء رەبوه، ئیلا ئەگەر خاوەنی و ماڵە خۆی حەز بکە باشترینی ماڵەکەی بدا بە زەکات، ئەگینا واجب نییە لەسەری. پاشان دەفەرمێ وفي حديث أبي هريرة مرفوعا، حديثك أبو هريرة كمرفوع رفع كتابه بيغمر صلى الله عليه وسلم دفرميه وفي الركاز الخمس، ليرد بعضنا مسألة كتير معنبوكا دفرميه لزكاة ركاز دا. ركاز چيا؟ ركاز بريتيا لو مالي كأدوزريتوا بون من لجير زويدا كوبالا قالتون أدوزريتواني، يعني كومالا پارة أدوزريتواني لم پاريدا لم آلتوندا لم زيودا كأدوزريتواني ئەمە خموس هەیە، واتە یەک لەسەر پێنجی ئەوەی کە ئەدۆزرێتەوە ئەبێ بدرێ بە زەکات. بەڵام بێگومان زانان باسییان کردووە ئەو ماڵەی کە مەدفونە واتە لە ژێر گڵدا بۆ من شاردراوەتەوانێ سێ حاڵەتی هەیە. حاڵەتی یەکەم ئەگەر ئەو ماڵە هی کۆن بێ، هی جاهلیەتی پێش ئیسلام بێ، یعنی غەیری موسڵمان بێ، ئەوە ئەو حەدیثەی پێغەمبەری خوا دەیگرێتەوە صلی الله عليه وسلم کە دەبێ یەک لەسەر پێنجی ئەو ماڵەی کە لە ژێر زەویدا ئەدۆزرێتەوانێ بدرێ بە زەکات. بەڵام ئەگەر ماڵەکە ماڵی موسڵمان بوو بەڵامی موسڵمانی کۆن بوون، ئەوە بە هیچ شێوەیەک ئەو پارەیە کە ئەدۆزرێتەوانە نادرێ بە زەکات، بەڵکو ئەدرێ بە بێتولماڵی موسڵمانان، واتە حکومەت جارێکتر دابەشێکە بەسەر موسڵمانانە بەسەر بۆنە پرۆژەیەکی خەیریدا ئەگەر بکرێت. بەڵام ئەو ماڵی کە ماڵی موسڵمانێکی ئەم زەمانەیە معاصرە، ئەوە حکمی ماڵی دۆزراوەیە، حکمی ماڵی دۆزرا بێگومان ماڵێکە بدۆزرێتەوانێ هیچ دروست نییە ئینسانی موسڵمان ئیشی پێوە بکات، دەبێت تا ساڵێک دای بنێ و بانگەوازیشی بۆ بکاکە ماڵێک دۆزراوەتەوانێ، ئەمەندە پارێ ئەمەندە ئاڵتونە، هەتا ئەوەی کە خاوەنەکەی ئەدۆزرێتەوانێ کەواتە کردە سێ جۆرە. بەڵام ئەو ماڵی کە وەکو وتمان لە ماڵی بێباوەڕەوە لە کۆندا لە ژێر زەویدا بڵین شاردراوەتەوانێ موسڵمان ئەیدۆزێتەوانێ، لەو کاتەی کە دۆزرایەوانێ دەست بەجێ ئەبێ یەک لەسەر پێنجی ئەو ماڵە ئەو ئاڵتونە ئەو زیوە کە ئەدۆزرێتەوانێ بدرێ بە زەکات. لە دوای ئەوە ئیمام ڕەحمەتی خوای لێوێ دەچێتە سەر مەسئلەی زەکات الفطر، واتە زەکاتی سەرفیترە کە پێی وترێ سەرفیترە بە کوردی خۆمان. بێگومان سەرفیترە بە دلیلی حەدیثی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم واجبە بدرێ کە بێگومان لە ڕەمەضاندایە، تایبەتی ڕەمەضانە زەکاتی سەرفیترە. دەفەرمێ عن ابن عمر قال فرض رسول الله صلى الله عليه وسلم زكاة الفطر صاعا من تمر أو صاعا من شعير
دەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرضی کرد زەکاتی سەرفیترە ساعێک لە تەمر ساعێک کە 4 مشتەکات دەفەرمێیان ساعێک لە خورما یاخود ساعێک لە جۆ على العبد والحر لسر أو كسيك عبد بي كحر بي والذكر والأنثى بياو بيان أفرد بي والصغير والكبير من دال بيان قور بي من المسلمين كمسلمان بي بيقومان زكاة سرفدرا لسر همو مسلمانك دبي دري بكا دفرمي وأمر بها أن تؤدى قبل خروج الناس إلى الصلاة وبيغمري خواه صلى الله عليه وسلم أمري بيكر دوا بويك زكاة سرفدرا در بكري پێشەوەی خەڵکی بێن بۆ نوێژی جەژن متفق عليه کە بێگومان کە دەفەرمێن صاعا من تەمر کە بە کیلۆی ئەم ڕۆژگارە تقریبا دەکاتە چەندێک دەکاتە دەفەرمنەوە هۆ بالکیلۆ 3 کیلۆ تقریبا 3 کیلۆ کە لای هەندێک عولەما لای هەندێک لە زانایانیش دەکاتە 2 کیلۆ و 400 غرام واتە هەر نەفەرە و 2 کیلۆ و 400 غرام دەدا بە زەکاتەکەی لە هەندێک لە ئەهلی عیلم پێیان وایە 3 کیلۆیە واتە بۆ هەر سەرە و هەر کەسێک بۆ نمونە پیاوێکە لە ماڵەکەیدا چەند سەرخێزانن ئەوەندە سەرخێزان ئەوەندە 3 کیلۆی دەدا بە زەکاتی سەرفیترە یاخود ئەوەندە 2 کیلۆ و 400 غرامی دەدا بە زەکاتی سەرفیترەکەی کە بێگومان زەکاتی سەرفیترە خورما دەبێت و جۆ دەبێت گەنم دەبێت برنج دەبێت ئەو خواردنەی کە خەڵکی دەیخوا بە شێوەیەکی گشتی دروستە بدرێ بە زەکاتی سەرفیترە کەواتە تەنها برنج مەرج نییە برنج بدرێ بە زەکاتی سەرفیترە دەکرێت خورما بدەی بە زەکاتی سەرفیترە دەکرێت جۆ بدەی دەکرێت هەر خواردنێکی ترکە مسلمانان بەعام بیخۆن دروستە بدرێ بە زەکاتی سەرفیترە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەمری پێکردوین بۆی کە پێش چوون بۆ نوێژ زەکاتی سەرفیترە دەربکەین کە بێگومان چەند وەختێکی هەیە دەرکردنی زەکاتی سەرفیترە کاتی فەضیلە ئەو کاتێکە زۆر سنەتە زۆر خەیرە ئەوەیە کە پێش نوێژی جەژنە پێش نوێژی جەژن باشترین کاتە بۆ دەرکردنی زەکاتی سەرفیترە واتە لە دوای نوێژی بەیانیەوە هەتا پێش نوێژی جەژن باشترین سنەترین کات واتە سنەتە ئەو کاتە دەربکرێ بەڵام دروستیشە عولەما دەفەرمون ڕۆژێک یان 2 ڕۆژ پێش جەژن ڕۆژێک یان 2 ڕۆژ پێش جەژن دروستە کە زەکاتی سەرفیترە دەربکرێ چونکە پێغەمبەری خوا فەرموویەتی صلی الله علیه وسلم لە فەرمودەیەکدا کە ابن عمر بۆ ماڕوێتەکە دەفەرمێ وكان الصحابة يعطون قبل العيد بيوم أو يومين دەفەرمێن سەحابەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زەکاتی سەرفیترەیان دەرئەکرد ڕۆژێک یان 2 ڕۆژ پێش جەژن کەواتە دروستە ڕۆژێک یان 2 ڕۆژ پێش جەژن زەکاتەکە دەربکەی و بەڵام سنەتە پێش نوێژی جەژن دەربکرێت ئەو زەکاتە دەفەرمێ پاشان وتجب لنفسه ئینسان واجبە لە نەفسی خۆی و زەکاتە دەربکەواتە بۆ نەفسی خۆت زەکاتەکە دەربکەی ابدأ بنفسك ولمن تلزمه مؤنته وواجبە لەسەرت زەکاتی ئەو کەسەش کە نەفەقەی ئەکێشی دەری بکەی بۆ نمونە پیاوە نەفەقەی خێزانی ئەکێشێ و نەفەقەی مناڵەکانیشی ئەکێشێ پێویستە لەسەری زەکاتی سەرفیترەی خێزانەکەشی بدات و زەکاتی سەرفیترەی منداڵەکانیشی دەربکات دەفەرمێ إذا كان ذلك فاضلا عن قوت يومه وليلته باسی وان بۆ کە زەکاتی سەرفیترە لەسەر چ کەسێ واجبە لەسەر ئەو کەسە واجبەکە خواردنی شەو ڕۆژێکی هەبێ واتە ئەگەر کەسێک ماڵێک خواردنی شەو ڕۆژێکیان نەبێ ئەمەندە فەقیر بن زەکاتی سەرفیترە لەسەر ئەوان واجب نییە بەڵام ئینسانێک هەر ماڵێک بتوانن شەو ڕۆژێک خواردنیان هەبێ کە بیخۆن ئەوە بێگومان زەکاتی سەرفیترە لەسەر ئەوانە واجبە و بۆ زەکاتی سەرفیترە مسلمان بوون شەرتە و دوای ئەوە و کەسە ئەبێ هەی بێ وتمان خواردنی شەو ڕۆژێکی هەبێ دەبێ زەکاتی سەرفیترەکەی دەربکات پاشان دەفەرمێ ئیمام ڕەحمەتی خوای گەورەی لێبێ صاع من تمر أو شعير أو أقط أو زبيب أو بر دەفەرمێن ساعێک واتە وتمان 3 کیلۆ یان 2 کیلۆ 400 غرام لە خورما یاخود جۆ یاخود کەشک یاخود مێوژ یاخود گەنم یا هەر خواردنێکی ترکە مسلمان بتوانێت بیخوات دروستە بەڵام دەفەرمێ والأفضل فيها الأنفع
بەڵام باشترین ماڵێکە بدرێ بە زەکاتی سەرفیترە ئەو ماڵێک کە زۆر ئیسپادەی هەیە، ئەو ماڵەیە ئەو خواردنەیە کە خەڵکی زۆر بە گشتی ئەیخوات، کە بەڕاستی لەم ڕۆژگارەدا برنج زیاتر وەکو بڵێ بۆتە قوتی سەرەکی خەڵک. برنج ئەتوانین بڵێن باشترین ماڵێکە کە خەڵک دەیخوات لەم ڕۆژگارەدا. پاشان دەفەرمێ ولا يحل تأخيرها عن يوم العيد، دروست نییە زەکاتی سەرفیترە دوا بخرێ لە ڕۆژی جەژن، واتە ئاخیر کاتی زەکاتی سەرفیترە دەبێت پێش نوێژی جەژن دەربکرێت، کە بێگومان وتمان دروستە ڕۆژێک یان دوو ڕۆژ پێش نوێژی جەژن دەربکرێت، بەڵام سنە دوایە بەیانی ڕۆژی جەژن دەربکرێت، سنە دوایە. بەڵام مەکروهە ئینسان دوای بخات بۆکەی هەتاوەی کە خۆر دەرئەکەوێت، مەکروهە دوای بخات بۆ خۆر دەرکەوتن، بەڵام حرامە ئینسانی موسڵمان زەکاتی سەرفیترەکەی دوا بخات لە دوای نوێژی جەژنەوە، بێگومانە و کاتە زەکاتەکەی دروست نییە و دەرنەچووە لە ماڵەکەی. دەفەرمێ وقد فرضها رسول الله صلى الله عليه وسلم طهرة للصائم من اللغو والرفث. لێرەدا حکمەتی زەکاتی سەرفیترەمان بۆ باسەکە. دەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرضی کرد زەکاتی سەرفیترە بۆچی؟ دەبێتە طهرەیەک بۆ سائم، واتە ئینسانی ڕۆژوان پاک ئەکاتەوانێ من اللغو والرفث، لە لەغو لەو شتانەی کە ڕۆژوەکەی ئەجرەکەی کەم کردوتەوانێ، بۆ نمونە غیبەتێکت کردووە یاخود تاوانێکت کردووە نەظەرێکت کردووە لە کاتی ڕۆژوودا، زەکاتی سەرفیترە پاکت ئەکاتەوانێ لەو تاوانە بچکۆلانەی کە ئەنجامت داوە لە کاتی ڕۆژوودا. ئەمە حکمەتی یەکەمە. حکمەتی دووهەم وطعمة للمساكين، وخواردنێکیشە بۆ فەقیران، بێگومان زەکاتی سەرفیترە خواردنێکە بۆ کاسانەی کە پێیان ئەشێ. دەفەرمێت فمن أداها قبل الصلاة فهي زكاة مقبولة، هەر کەسێ زەکاتی سەرفیترە پێش نوێژی جەژن دەربکات ئەوە بێگومان زەکاتێکی مەقبولە، خوای گەورە لێ وەرەگرێ إن شاء الله. بەڵام ومن أداها بعد الصلاة فهي صدقة من الصدقات، بەڵام هەر کەسێ لە دوای نوێژی جەژنەوە زەکاتەکەی دەربکات ئەوە خێرەکە کردوویەتی، زەکاتی دەرنەکردووە. رواه أبو داود وابن ماجه. ئەم فەرموودەی ئیمامی ئەبو داود ڕەحمەتی خوای گەورە لێ بۆ ئیبن ماجەش ڕیوایەتیان کردووە. لە پاشان ئیمام ڕەحمەتی خوای لێ بێ فەرموودەیەکمان بۆ دەیەنێت لە فەضلی خێرکردندا و سەدەقەکردندا. دەفەرمێ وقال صلى الله عليه وسلم سبعة يظلهم الله في ظله يوم لا ظل إلا ظله. پێغەمبەری خوا فەرموویەتی صلى الله عليه وسلم حەوت تاقم هەن لە ڕۆژی قیامەتە لە ژێر سێبەری عەرشی خوای گەورەدان، کە لەو ڕۆژەدا هیچ سێبەرێک نییە ئللا سێبەری عەرشی خوای گەورە نەبێ. دەفەرمێ ئەم حەوت تاقمە یەکەمیان ئیمام عادل، واتە ئیمامێکی عادل، دەسەڵاتدارێکی عادل، یەکێکە لەو تاقمانەی کە لە ژێر سێبەری عەرشی خوای گەورەدا حەشر ئەکرێ. دووهەم لەو تاقمانە وشاب نشأ في طاعة الله، گەنجێکە کە گەورە بوو بێ لەسەر تاعاتی خوای گەورە، واتە هەر لە گەنجێتیەوە لەسەر تاعاتی خوای گەورە، لەسەر نوێژ، لەسەر ڕۆژوگرتن، لەسەر ئەوەی کە تاعاتی خوای گەورەیە گەورە بوو بێ، واتە هەر لە گەنجێتیەوە بەردەوام بە عیبادەتی خوای گەورە بوو بێت، ئەمانەش لەژێر عەرشی خوای گەورەدا حەشر ئەکرێن. سێهەم ورجل معلق قلبه بالمساجد، ئەو پیاوەی کە دڵی پەیوەست بۆ بە مزگەوتەکانەوە، واتە بەردەوام دڵی پەیوەستە بە مزگەوتەوە، پێنج نوێژەی فەرض نوێژەکانی لە مزگەوتە ئەنجامەدا، بێگومان ئینشاءالله ئەو کەسانەش کە بەردەوام دڵیان پەیوەستە بە مزگەوتەکانی خوای گەورەوە یەکێکن لەوانەی کە لەژێر عەرشی خوای گەورەدا حەشر ئەکرێن. تاقمێکی ترەوانن کە دەفەرمێ ورجلان تحابا في الله اجتمع عليه وتفرق عليه، واتە دوو پیاو کە لەبەر خوای گەورە یەکتریان خۆش بوێت، لەبەر خوای گەورە، لەبەر هیچ مەسلحەتێک تۆ براکەتت خۆش نەوێ، لەبەر مەساڵحی دنیایی، بەڵکو تەنها لەبەر خوای گەورە کەسێکت خۆش بوێ، کۆ ببنەوانە لەبەر خوای گەورە و جیا ببنەوە لەبەر خاتری خوای گەورە، ئەوانەش لەو تاقمانن کە لەژێر سێبەری عەرشی خوای گەورەدا حەشر ئەکرێن. دەفەرمێ تاقمێکی تر کە لەژێر سێبەری عەرشی خوادا حەشر ئەکرێ ورجل دعته امرأة ذات منصب وجمال. دەفەرمێ پیاوێکە کە ئافرەتێکی خاوەن منصب و ئافرەتێکی جوان بانگی بکات بۆ زیناکردن لەگەڵیدا،
بەڵام ئەو بڵێ فقال إني أخاف الله بڵێ من لە خوای گەورە ترسم زینا لەگەڵ تۆدا ناکەم دەفەرمێ ئەو پیاوەش لە ژێر سێبەری عەرشی خوای گەورەدا حەشر ئەکرێ تاقمێکی تر دەفەرمێ ورجل تصدق بصدقة پیاوێکە کە خێر ئەکات واتە خێرەومەنە بەڵام خەیرێک ئەکا فأخفاها ئەی شارێتەوانێ خەیر بە ئاشکرا ناکات حتى لا تعلم شماله ما تنفق يمينه هەتا ئەوەی کە دەستی کاتێکە بە دەستی ڕاست خەیرەکەی دەکات نایەڵێ دەستی چەپی بزانێت ئەمەندە بەنهێنی دەیکات کە بێگومان هەر کەسێکە بەمشی ئەمە صیفەتی بێ نەهێڵە خەڵک بزانێت کە چ خێرێ دەکات بێگومان ئەو کەسانەکە لە ژێر سێبەری عەرشی خوای گەورەدا حەشر ئەکرێن کەواتە مەسەلەی زەکاتی سەرفیترەش ئینسان باش دوایە بیشارێتەوە واتە کاتێککە ئەیبەی بۆ کەسێک کە زەکاتەکەی پێدەی بە ئاشکرا مەیبە با کەس نەزانێ چونکە ئەوە خێرەکەی خێرەکەی گەورەترە بێگومان ئەگەر وا بکەی خێرەکەت بشاری توانێ هەتا بە شێوەیە کە بە دەستی ڕاستت بیبەخشیت دەستی چەپت پێی نەزانێ ئەمەندە نهێنی بێ ئەوە بێگومان دەچیتە ژێر ئەو تاقمەوەکە لە ژێر سێبەری عەرشی خوای گەورەدا حەشر ئەکرێن تاقمێکی تر لەوانە دەفەرمێ تاقمی حەوتەم ورجل ذكر الله خاليا ففاضت عيناه دەفەرمێ کەسێکە کە ذکری خوای گەورە دەکات بەڵام ذکری خوای گەورە دەکات و بە نهێنی بە تەنیا لە شوێنێکە ذکری خوای گەورە دەکات لە ترسی خوای گەورە فرمێسک لە چاوەکانی دێ دەفەرمێ ئەمانەش لەو تاقمەن کە لە ژێر سێبەری عەرشی خوای گەورەدا حەشر ئەکرێن فەرموودەکەش ئیمامی بوخاری و مسلم ڕیوایەتیان کردووە داواکارم لە ئەڵڵا لێ پاڕین و بخاتی ناوە جوانەکانی هەموو سفەتە بەرزەکانی بمانگیڕێ لێکێک لەم حەوتاقمە بخاتی ناوە جوانەکان و هەموو سفەتە بەرزەکانی وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين